ئارامیر گەنجێکی باشووری کوردستانە و لە مۆسکۆ نیشتەجێیە. تاکە یاریزانی زۆرانبازی کووردە کە بە فەرمی ئەندامی ڕێکخراوی KWF جیهانیە. لە مۆسکۆ بەشداری پاڵەوانێتەکانی زۆرانبازی دەکات. ئارام ئەمڕۆ یاری هەیە و خۆی ئامادە دەکات بۆ یاریەکە. پاڵەوانێتی IWF رووسیا NFR رووسیا کە تاکە ئەکادیمیای زۆرانبازیە لە رووسیا نزیکە 5 ساڵە ئەوە ئەکادیمیای دامەزراوە بە هەزارها پاڵەوانێتە ئەنجامداوە. ئەمڕۆ پاڵەوانێتی زۆر گرینگە پاڵەوانێتی نێودەوڵەتیە بە بەشداربوونی زۆرانبازانی لە هەنگاریەوە هاتوونە لە نەرویجەوە هاتوونەوە خۆشم لە کوردستانەوە زۆرانبازی تر لە دەوروبەری رووسیاوە هاتوونی یاری دەکەن. ئەو پاڵەوانێتی ئەمڕۆ یاریەکان هەموو بێ یاساییە یاریێکی لە ئاستێکی زۆر بەرزدایە. ڕوبەڕووی پاڵەوانێکی زۆرانبازی رووسیا بوویەوە. یاریەکە قورس بوو بۆ ئارام. هەر لە سەرەتاوە ڕوبەڕووی هێرشێکی مەترسیدار بوویەوە. پاڵەوانە رووسیەکە بە تەواوی زاڵبوونی خۆی سەپان بەسەریدا. بەڵام دوای چەند خولەکێک ئارامیر زۆر بە زەحمەت توانی هەستێتەوە و لەسەر پێی خۆی بوەستێ. بەڵام بە جۆرێک هەستایەوە کە تا سەرکەوتن بەسەر ئەو زۆرانبازە رووسیادا نەکەوتەوە. توانی سەرکەوتن بەدەست بهێنێت و ئاڵای کوردستان بەرز بکاتەوە. ڕاستی دوای مانگی بوونێکی زۆر وەکو بەڵێنم دابوو بۆ هەموو کوردستان کە ئەمش وەکو کوڕە پێشمەرگەیەک داستانێک تۆمارکەم ئەو شۆ لە بواری زۆرانبازیەوە پێشکەش دەکەم بە هەموو کوردستان. ئەم شۆ شەوی داستانە پێشکەشە بە هەموو کوردستانە. سەرکەوتن بۆ خۆمانەوە سەربەرزی بە کوردانە. بەهۆی ئەو خەڵاتە نێودەوڵەتیانەی بەدەستی هێناون ئارامیر لێرە لەو بوارەدا کەسێکی ناسراوە. زۆر کەس سەرسامن بە توانا و هێزی ئەو گەنجە کوردە 37 ساڵیە. ئارام زۆر بڕوای بەخۆی هەیە، زۆرانبازێکی بەهێزە. ئەو زۆر توانای هەیە کە دەتوانێت لێرە پیشانیان بدات کە هیچ کەسێکی دیکە ناتوانێت ئەوە بکات. ئارامیر لە پاڵەوانیەتەکاندا ڕاستەوخۆ بە ناوی کوردستانەوە بەشداری دەکات. چونکە لەو جۆرە پاڵەوانیەتیانەدا ئەو بابەتە ڕێگە پێدراوە. خالید حوسێن، ڕووداو، مۆسکۆ.